هەروەک پێشتر ڕامانگەیاند حکوومەتی ئیمارات بەبێ چاودێری هیچ لایەک بڕێکی زۆر لە دراوی وڵاتەکەمانی جارێکی تر چاپ کردوێتەوە و خستوێتە بازاڕەوە و مامەڵەی پێوە دەکرێت. بەڵام هیچ بەهایەکی لای ئێمە نییە. ماوەی زیاتر لە ساڵێکە ئێمە تێبینیمان لەسەر چاپکردنەوەی ئەو دراوە هەیە. جگەل لەوەش لە ئێستادا سەرقاڵی چاپی نوێیە بەبێ چاودێری هیچ لایەنێک. چی ڕوودەدات ئەگەر ئەم دراوە لە هەموو وڵاتدا بڵاو بێتەوە، بە تایبەتی لەو پارێزگانەی کە ئەنجومەنی سیاسی حوسیەکان تێیدا باڵادەستن و نزیکەی لە سەدا 80 تا 85 دانیشتوانی وڵاتیان تێدایە. ئەوە کاریگەری لەسەر ریاڵی یەمەنی دەبێت. ئەوش لە کاتێکدا ئێستا نرخی دۆلارێک دەگاتە 1000 ریاڵ. ئەو کارش دەبێتە هۆی بەرزبوونەوەی زیاتری نرخی دۆلار. هەر ئەوەش وا دەکات کێشە و ئاڵۆزیەکان زیاتر فراوان ببن. لەو بڕوایەدام ئەنجومەنی سیاسی بڕیارێکی باشی دەرکردووە تاوەکو ڕێگری بکات لەوەی بەهای ریاڵی یەمەنی بەرەو دارمان بڕوات. الريال اليمني كلام سليم كلام سليم يا منعم جينا اليوم عندك